هەلبژاردنە هەر 12 شاگرتان مارقۆس سسێن. ئیسا هەلکشیا چیان و کەسێن گۆوی دخواستن گازی باخۆکردن، ئەو ژی هاتن باوی وی 12 کەس هەلبژارتن گۆ بویرە بمینن و وان بشینی گۆمزگینیێ بدن ناوا وان کرشاندی و وی دەسلاتی داوان گۆ جنان دەرخینن. 12 کەسێ هەلبژارتی ئەڤن: شیمۆن گۆ ناوێ وی کرد پەترۆس، عاقوبێ زەبەدی و برای وی یوحەنا، وی ناوێ بۆوانەرجێس لوان کرد گۆتێ مانە کوڕێن گوڕینە عەزمان، ئەندراوس، فلیپۆس، بەرتۆلۆمایۆس، مەتتا، توما، عاقوبێ کوڕێ حەلفایۆس، تێدایۆس، شیمۆنێ وەڵاتپارێز و جوهودایێ ئیسخەریۆتیێ گۆ عیسا دا دەست. فرتوکا پیرۆز ئنجیل. سلااو و ڕێز خوشک و برایان هێژە.